هێزێکی سیاسی هەبی تعبیر لەو ستراتیژی کوردبوون بکات بە بەشداری کەسایەتی سیاسی و ڕۆژنامەنووسان لە شاری هەولێر گفتوگۆ لەبارەی قەیرانی حکومڕانی لە هەرێمی کوردستان کرا. چاودێران لەبارەی قەیرانی حکومڕانی دەڵێن قەیرانی حکومڕانی لە هەرێم مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ شەڕی ناوخۆ و سەردەمی دوو ئیدارەیی، هاوکات دابەشبوونی هێزی ناوخۆیش بەلایەکی ترەوە هەیە. قەیرانی دەسەڵاتدارێتی لە کوردستان تازە نییە، هەر لەو کاتەوەی کە دەسەڵات 50-50 لە نێوان دوو لایانی دەسەڵاتدار لە کوردستان دابەش کرا، مانایەک بۆ پرۆسەی دموکراسی بۆ هەڵبژاردن بۆ دەستا و دەستکردنی دەسەڵات و هەبوونی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بە فعلی نەمایەوە. پەیوەندی بە دابەشبوونی هێز و باڵانسی هێزەوە هەیە لە ئاسی ناوخۆدا. ئەم باڵانسی هێزە گۆڕانی بەسەر داهاتوە لە ڕووی واقعیەوە، بەڵام لە ڕووی مەیدانیەوە ئامادە نییە پاشەقشە بکەم بەو مانای کە ئەوەی لە نێوانی پارتی وێچێتیدا هەیە بە دەنگدان حساب ناکرێ وەکو خۆشیانەڵێن بە پەرلەمانش حساب نەکرێت، کەواتە ئەم ململانەی هێزە ململانەیەکە لە دەرەوەی ئەم دامەزراوە خەریکە خۆی یەکلایە کاتەوە. بەهۆی ئەو حکومڕانیە خراپ و شکست خواردووەی کەوا لە هەرێم هەیە، ئێستا قەوارەی هەرێم لە هەموو کات لاواسترە و لە بەردەم مەترسیدایە بەهۆی جێبەجێکردنی پارتۆکراسی حکومڕانی حیزبیەوە. حیزب لە کۆتاییدا قسە دەکەن لە سا بچووکتریش بوویتەوە کەس و بنەماڵە وای کردووە هەرێمی کوردستان لە بازنێکی داخرا و بەردەوام ئەو قەیرانانە خۆی دووبارە بکاتەوە و لە کۆتاییشدا بەڕاستی ئەو قەوارەی کە هەرێمی کوردستان کە لە 93 کە بڵێن لە دوای 92 کە بەهۆی بڕیارەشینی دەوڵەتی دروست بوو و دواتر لەگەڵ حکوومەتی عێراق لە ڕوخانی ڕژێم بەعز چوارچێوەکی دەستوری وەرگر ئێستا کە لە هەموو کاتێک هەم لاوااستر و هەم زیاتر لەژێر مەترسیدایە. دۆخی چەقبەستویی و قەیرانی حکومڕانی و بێمتمانەیی سیاسی لە نێوانی لایەنەکان لە هەرێمی کوردستان تا دێت زیاتر دەبێت و مەترسی و لێکەوتەکانیشی بۆ سەر هەرێمی کوردستان دەبێت. وەک چاودێران دەیڵێن بەهۆی ململانەکانەوە کوردستان ئێستا لە لاوااسترین دۆخیدایە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.